بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەر کوێیەگەن سڵاوی خواتان لێبێ. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەی نوێی بەرنامەی باسوخواست بە دیداری ئەوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە تونند و تیژیەکان بەرامبەر بە پیاوان دەکەین لە کۆمەڵگەی کوردیدا. لە چەند ڕۆژی ڕابردوودا یەکێتی پیاوانی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئاماری تونند و تیژەکانی ڕێکخراوەکەی دژی پیاوان لەلایەن کۆمەڵگەوە لە هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردوودا بڵاو کردەوە. دوای ڕوخانی ڕژێمی بەغدا لە ساڵی 2003ەوە ئەم دیاردەیە بە شێوەیەکی بەرچاو سەری هەڵدا و ڕۆژ بە ڕۆژیش لە زیادبووندایە، واتە دیاردەی تونند و تیژی و ئازاردانی پیاو لە هەرێمی کوردستان کە بۆ ئەم مەبەستە چەند دەستە و ڕێکخرا و سەنتەرێکیش پەیدا بوون بۆ بەگژاچوونەوەی ئەم دیاردەیە یان بۆ ئەوەی هیچ نەبێ بەرگریەک لە پیاو بکەن. کە تێیدا پیاو دەچەوسێنرێتەوە و تونند و تیژی بەرامبەری بەکاردەهێنرێ. ئەم دیاردەیە لەو ڕوانگەوە جێی سەرسوورمانە کە شتێکی تازەیە و لەوەتەی هەیە پیا و ژن دەچەوسێنێتەوە. و ئایا ئەم دیاردەیە چۆن لە کۆمەڵگەیە کە بە کۆمەڵگەی پیاو سالار ناودێرکراوە سەری هەڵداوە؟ دەپرسین ئایا سەرهەڵدانی ئەم جۆرەی تونند و تیژی لە ئەنجامی کەڵەکەبوونی ئەو هەموو ستەمەوە نایەت کە پیاو لە ماوەی ڕابردوودا بەهێزی بازووی خۆی بەرامبەر بە ژن و کۆمەڵگە کردوویەتی لە کۆمەڵگەیەکدا کە تێیدا پیاو سالاری زاڵ بێ و هەمیشە پیاو چەوسێنەرەوەی ژن و منداڵ بوو بێ، بۆچی ئێستا پیاویش چۆتە ڕیزی چەوساوەکانەوە؟ ئامارەکان چیمان پێ دەڵێن و بەرەوچە دۆخ و ئەنجامێک هەنگاو دەهابێت؟ بۆ ئەم مەبەستە و قسەکردن لەسەر ڕەوشی پیاوان وەزانینی جۆری تونند و تیژیەکان و ئەو کەسانێکیان کە تونند و تیژی و ئازار بەرامبەر بە پیاوان بەکاردێنن میوانداری زۆر بەڕێز بورهان عەلی فەرەج سکرتێری ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستانم کردووە. دکتۆر مامۆستا بورهان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ بەڕێستان بەناوی خی گەورە و میهرەبان سپاسان دەکەم. زۆر بەخێر بێ و سپاس دەکەم ئامادەبوون جێگەی ڕێزە. سەرتا پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەین بزانین پیاو لە کۆمەڵگەی ئێمەدا لە ئێستادا لە چ ڕەوشێکدایە؟ بەڵێ بێگومان پیا و ژن تاواوکەری کۆمەلگان و تاواوکەری خێزان. ئێمە کاتێک سەری کۆمەلگا ئەکەین پێکاتوە لە خێزان، خێزانیش پێکاتوە لە ژن و پیا و باقی کارکتەرەکانی ناو خێزان کە مناڵە. ئەگەر تەماشا بکەین لە ڕابردووە تاوەکو ئێستا ژن و پیا و بەیەکەوە بوون و بەیەکەوە هاوکاری و بەرپرسیارەتەکانی ژیانیان گرتوۆتە ئەستۆ، بەڵام زۆرجار گۆڕانکاری سەردەمەکان و قۆناغەکان و ئەکا کە بەریەکەوتن هەبێ بەریەکەوتن جاریوا بووە. ئەگەر ئێمە کەوەکو بەڕێزش ئاماژەت پێکرد کۆمەلگا شەرقیەکان بە پیا کۆمەلگایەکی پیاو سالاری ئەش پێنرێن و لەم کۆمەلگایە تونند و تیژی بەرامبەر پیا ژنان ئەکرێ و ئەش کوژرێن. بەڵام لەگەڵ ئەمەشا لە ڕابردووە تا ئێستا لەوانەیە لەناو کۆمەڵێ خێزانە یان لەناو کۆمەڵێ کللتورە تونند و تیژی بەرامبەر بە پیاوان کراوە، بەڵام کللتور و دابنێتە کۆمەڵایەتەکە هەر لە مناڵیەوە ئەو غەدەی لە ڕەگەزی نێر کردووە یاخود ڕەگەزی نێری وا پەروەردە کردووە پیاوی ئازا و سەرکەوتوو ئەوەیە کە باسی کێشەکانی خۆی نەکا و نەگەیەنێتە دەمی خەڵک بتوانێت خۆی چارەسەری بکە. ئەنجاش کێشەکان زۆرجار لەوانەیە بۆ چارەسەرکردنی بەلای برتە بەر تونند و تیژی یاخود بەلای برتە بەر تەنازولکردن. بۆیە کاتێک کە ڕێکخراوێکدا ئەم مەزرێ بۆ داوایکردن لە مافی پیاوان خۆشبەختانە ئەنجا ڕەگەز نێرنی کۆمەلگا شتێگەشەوەی کە ئیتر هەوڵ نەدا کێشەکانی لە ڕێی تونند و تیژیەوە یاخود لە ڕێی خۆسپاندنەوە چارەسەر بکە، هەوڵ بدا لە ڕێی دایلۆک و لێکتێگەیشتنەوە چارەسەر بۆ کێشەکانی بدۆزێتەوە. بەنسبەت ئەوەی ئەم دۆخی ئەمڕۆکە وەزعی ڕەگەزی نێر چۆنە یاخود وەزعی خێزان چۆنە، بێگومان ئێمە ئەگەر تەماشای پێکۆنانی پرۆسی هاوسەرگیری بکەین لە کۆمەلگا شەرقیەکانە کە کوردیش بەشێکە لەو کۆمەلگایانە، ئێمە سەرچاوەی یاساکانی ئەحوالی شەخسیمان ئاینی ئیسلامی پیرۆزە، شەریعەتی ئیسلامە. شەریعەتی ئیسلام لە ئەلفەوە تایە پیاوی بەرپرس کردووە لە دابینکردنی پێداویستەکانی خێزان. بێگومان نووسینەوەی یاساکانی باری کەسەتیش هەر لەسەر ئەو بنەمایانەیە لە کاتی پرۆسەی پێکۆنانی پرۆسی هاوسەرگیری و بەردەوامبوونی ژیانی هاوسەرگیری ئەگەر تەماشای یاساکانی ئەحوالی شەخسیکەی هەر هەموو مادەکانی پیاو بەرپرس کراوە یا پیاو ئیلتیزام کراوە کە هەوڵ بدا بۆ دامکردنی پێداویستەکانی خێزان. کاتێک کۆمەلگا بە قەیرانێکی دارایی یاخود بە قەیرانێکی جەنگە ئاڕوات سەرچاوە داراییەکان وەکو پێویست ناتوانێت پیاو دابینی کە بۆ خێزان بەداخەوە بەهۆی ناوشیاری تاکەکانی خێزان ئینجا لە ناویانە سەرەتا ژنە دوایی مناڵەکانە سیرەکەی ڕێز لە ماندبوونی پیاو ناگیرێ یاخود پیاو بە چاوێکی سوک تەماشا ئەکرێ. بۆیە ئەگەر ئەمڕۆ تەماشای وەزعی خێزانی کوردی بکەین کە بە قەیرانێکی دارایی قورساتی ئەپەڕێ، وەزعی خێزانی کورد بە ژن و پیاوە باش نییە. بەڵێ زۆر باشم. مامۆستا بورهان کە ئێمە دەڵێن کۆمەلگەمان کۆمەلگەیەکی پیاو سالارە
واتە بەشێک لە پیاوان لە هەر قۆناغێکدا ستەمیان بەرامبەر بە بەرامبەرەکەی خۆی کردووە. لە ئێستاە ئەو ئامارانی کە لە بەردەست جەنابتانان ئەو کەسانی کە توندوتیژیان بەرامبەر کراوە خۆشیان لە قۆناغی لە قۆناغەکاندا پیاوسالار بوون و ستەمیان بەرامبەر بە توندوتیژی ستەمیان بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەریان یا بەرامبەر بە خێزانیان بەرامبەر بە مناڵەکانیان کردووە یام ئەمانە تەنها جیلێکی دیاریکراون کە تەنها چەساوە و چەسێنەرن یعنی ئەوانن کە نەزانین چۆنە ئەمە وتەی بەڕێزە یا ئەم ئاماژەیە ئەم مەفهومە کە ئەگات لەلایەن بەشێک لە ڕێکخراوەکانە کە کۆمەلگا بە کۆمەلگایەکی پیاوسەلار ئەشوهێنرێ. کۆمەلگای کوردی بەو کۆمەلگا پیاوسالیەرێت تونند و تیژەنی بەرامبەر بە ژنان کە ئەسوبهێنرێت. ئێمە ئەگەر لە ڕێگەڵ ڕێکخراوەکانی ژنانەدا نێشین و گفتوگۆ بکەین بە تایبەتی ئەو ڕێکخراوانەی کە باز لە ئازادی یەکسانی نێوان ژن و پیاوەکە باز لەسەر پرسەکانی مافی مرۆڤ لەسەر بنەما جارنامەکانی مافی مرۆڤ بکات ئەگەر تەماشا بکەین پیاوی کورد ئەچەوسێنرێتەوە چونکە ئێمە ئەگەر کە تۆ بەو جۆرەی باسیەکە ئەگەر بین نەکەڵ مقارنەی ژیانی خێزانی کورد و ژیانی خێزانێکی سیودی بکەین نەعەدالەتێکی زۆر لە یاساکانی ئەحوالی شخصیە بەرامبەر بە پیاوان هەیە. لەم کۆمەلگا پێشکەوتوانە کە باسی یەکسانیەکرێت ژن و پیاو بە هەردووکیان بێکەوە قوربانی و باج ئەدەن لە پێناوی دابینکردنی پێداویستەکانی خێزانیان. بەڵام لە کۆمەلگا شەرقیەکانە لە کۆمەلگای کوردیە ئەمە نییە. ئەگەر کوڕ و کچێک ئەوینداری خۆشەویستی لە بینیان هەبێ کە ئەمە خۆشەویستی ئەمە بەردەوامبوونی ژیان ئەمە مەفهومی معنەوی دوو تاکە بۆ ڕەگەزی بەرامبەریان چی خۆ خۆشەویستی ڕەگەزی نێرەکە بەرامبەر بەس کچەکە هەیەی چی ئەوەی کچەکە بەرامبەر پیاوەکەیت کاتێک ئەتەوێت ئەم خۆشەویستیە بچێتە بواری جێبەجێکردنەوە بتوانن ئەو حەز و ئارەزوانەی هەیەە بۆ ژیانی ئایندان دابینی بکەن کوێ ئەمەی تیابینیتەوە خێزانە. لە یەکەم هەنگاو کە داواکردن دەستی پێکات هەتا مردن ئەبێ پیا و ڕەگەزی نێر قوربانی بدا و باز بدا لە پێناوی بەردەوامبوون ئەم خۆشەویستیە. بۆیە ئەم کۆمەلگا پیاوسالاریە نییە. خۆش ئومێدەوار بووین کە دەستێکی داکۆی کرد لە وڵاتانی جیهانەوە لە مافناسەکانەوە لە ئەو کەسانەی کە مافی ئینسان لە ڕووی مافی مرۆڤ تەماشاکەن بەهاتنایە دابنیشتە لێکۆڵنەوەیان بکرد دابزان ئایا ڕەگەزی نێرینەی کورد کۆمەلگایەکی پیاوسالارە کۆمەلگای توندوتیژکەر بەرامبەر بە ژنان یاخود نەخێر ئەوەم پیاوی کوردە ڕۆژانە قوربانێکی زۆر ئەدات لە پێناوی دابینکردنی خۆشبەگوزانی و ژیانی خێزانەکەیە. بەڵام مامۆستا لە ئێستاە بەراورد بە ساڵانی ڕابردوو بە 90ەکان پێش ڕاپەڕین پێش پرۆسەی ڕزگارکردنی عێراق ڕێژەیەکی زۆر کارمەندی ژنمان هەیە. ژن بۆتە موچەخۆر لە کەرتی تایبەتە ئیشەکە بژێوی خۆی و ماڵ و مناڵ یا خۆی بەڕێوە بە بۆچی لەگەڵ ئەمەشا کە لە چاونەوەدەکاندا ئەگەر ژنێکی زۆرمان لە ئێستا مەعاشخۆرە بۆچی ڕێژەی توندوتیژیەکان یام بە یەکدادان و لێک تێک نەگەشتنی ژن و پیاو لە زیادبووندایە. بەڵێ یەکمان ئێمە تەماشا بکەین پێش ئەو مێژوو کە تۆ باسیەکەی لە دوای نسکۆی 1975ەوە کە ئێمە نەتەوەیەکی کوردین و لەسەر خاکی عێراق لەگەڵ گەڕانی عێراق بەیەکەوەین لە دوای نسکۆی 75ەوە تەواوکردنی قۆناغەکانی خوێندن بۆ ڕەگەزی مێ لەم کۆمەلگایە شەرقیانە لە کۆمەلگای عێراق و کوردستانە لەبارتر بووە وەکو لە ڕەگەزی نێر. ڕەگەزی نێر لە ڕابردووە یا لە بەرەی نەتەوەی و سیاسی بووە لە دەرەوە لە شاغ بووە لە پێناوی دابینکردنی ئازادی یا پێناوی بەدیهێنانی مافەکانی نەتەوەی خۆی وازی لە خوێندنی ناو پەلای بردو بەر شۆڕشی چەکداری یاخود ئەگەر لە ناوەی وڵات بوو بێ لەبەر ئەوەی حکومەتی عێراق ڕژەمە دیکتاتۆرەکانی عێراق لە دوای یەک بەردەوام ئەم وڵاتە بە جەنگا ڕۆشتووە بەردەوام ڕەگەزی نێرینەی ئەم کۆمەلگایی بەکارهێناوەکو سوتەمەنی جەنگ لەم بینایە ڕەگەزی مێ مەجالی تەواوکردنی قۆناغەکانی خوێندنی هەبووە. لەگەڵ تەواوکردنی قۆناغەکانی خوێندن مەجالی دامەزراندن و پەیداکردنی سەرچاوەی بژێوی بۆ تاکەکان دروست بووە. بەڵام ئێمە کە ئەو گلەیەمانە کە لەگەر تەماشا بکەین لە دوای ساڵی 92 کە پەرلەمانی کوردستان دامەزراوە کۆمەڵێک گۆڕانکاری لە یاساکانی ئەحوالی شەخسیە کراوە ئەوانەی لە بەرژەوەندی ژن بووە دەستکاری کرا بەڵام ئەوانەی لە زەرری ژن بوو دەستکاری نەکراوە. لە فەقەری 21 پێم وابێ لە فەقەرە 3 ئەڵێ ئەگەر ژن بوو بە خاوەنی دارایی خۆی بۆی هەیە بە ڕەزامەندی خۆی بەشێک لە داهاتەکە اینجا بەشەکە نازانی موچەکەی 500,000 10,000 سەرفەکە یاخود 450 یا 400 سەرفەکە لە پێناوی ئەوەی کە بتوانێت خۆشگوزارانی بۆ خێزانەکەی دابینکە. بەداخەوە لە ڕابردووە بەشێک لە ڕێکخراوەکان و بەشێک لە ڕاگەیاندنەکان هاتوون تەنها کاریان لەسەر ڕەگەزی مێ لەسەر ژن کردووە تەنها وشیاریان کردوتە بە مافەکانیان. ئێمە ئەڵێن لە خێزانی کوردیە ماف و ئەرێکەیە من ئەوەندە مافم هەیە تا ئەرکەکانی خۆم جێبەجێکەم کە ئەرکەکانی خۆم بەجێبەجێ کرد و کاتێک زانین بەرامبەرەکەم مافم پێشلەکە مانای لەوە مەفەکەم پێشل کراوە. بەڵام بەداخەوە ئێمە تاکو ئێستا ڕەگەزی مێینەی ئێمە واتیەگا لە خێزانە ژن تەنها مافی هەیە ئەرکی نییە.
ئەگەر تەماشای ئەوان نەبکەین بێگومان و ئامارانی لەبەردەستمانە کە ئێمە تاکە ڕێکخراوین لە هەرێمی کوردستانە ئیش لەسەر پرسی ڕێگەزینێرەکەین و داتا ئامارەکان تۆمارەکەین لە دوای ساڵی 2015 بەدواوە کە یاسای باری خێزانی دەرچووە واجبە بەڕێبەرایەتی توندوتیژی خێزان کە پێشتر بەڕێبەرایەتی ئافرەتان بووە توندوتیژی دیژە ئافرەتان بووە تەنها گوێی لە ژن گرتووە داوامان کرد هەوڵماندا کە ئەم بەڕێبەرایەتیە ناوی بگۆڕ بێ بە خێزان بچووکم بۆی لەم بەڕێبەرایەتیە توندوتیژەکانی بەرامبەر بە ژنان تۆمار بکرێ توندوتیژەکانی بەرامبەر بە پیاوان تۆمار بکرێ بە ساڵاتچوان و مناڵانیش تۆمار بکرێت ئەگەر سەیری بکەی ئەم بەڕێوەبەرایەتیە پار ئاماری بڵاو نەکردێتەوە بۆ بڵاوی نەکردەوە لەبەر ئەوەی ئاماری توندوتیژی بەرامبەر بە پیاوان زیاتر بوو لە بەرامبەر ژنان لە ساڵ 2015 ئەم ئامارانی لەبەر دەستی ئێمایە بێگومان ساڵ بە ساڵ ئامارەکان زیاد دەکەن شەرت نییە توندوتیژەکان بەرامبەر پیاوان زیایی کردبێ لە ڕابردووشە توندوتیژی بەرامبەر پیاوان هەبووە بەڵام پیاو وشیار بۆتەوە تێگەیشتووە ئیتر هەوڵ نادا لە ڕێی توندوتیژی خۆسەپاندن و خوا نەخواسە کوشتنەوە مافەکانی خۆی یاخو خۆی بسەپێنێ هەوڵدا لە ڕێی تێگەیشتن و هەڵبژاردنێکی زمانی گفتوگۆ بتوانێت پەنا بێتە بەر چاسەکردنی کێشەکانی کە لە خەزانە سەر هەڵدات لەوەی ئەمریکێک بێت لە زیابوونی ئامارەکان ئەو ئامارانی لەبەردەستمانەها ئەگەر بەراورد دەکەین ئێمە لە ساڵی 2015 526 جۆری سکاڵا لە ئێمە تۆمار کراوە 69 حاڵەتی خۆکوشتنی پیاوان هەبووە 6 حاڵەتی کوشتنی پیاوان هەبوو لەلایەن ژنان بە هاوکاری کەسانی ترەوە ساڵی 2015 ساڵی 2016 583 جۆری سکاڵا و توندوتیژی هەبووە 7 حاڵەتی خۆکوشتن هەبووە 7 حاڵەتی کوشتنی پیاوان هەبوو لەلایەن ژنان و بە هاوکاری کەسانی تر لە 1/1/2017 بۆ 15/11/2017 596 جۆری سکاڵا و توندوتیژی لە سنووری کار و چالاکی و لەقەکانی ڕێکخراوەکەمان تۆمار کراوە 53 حاڵەتی خۆکوشتن هەیە کە ئەمە ئەبێ زیاتر بێ 6 حاڵەتی کوشتنی پیاوان هەبوو لەلایەن ژنان و بە هاوکاری کەسانی تر ئەگەر بین لەسەر شتێک بوەستین خۆکوشتنی پیاوان لە ساڵی 2012 بەدواوە لە خۆکوشتنی ژنان زیاترە بەڵام هیچ دەستگایەکی حکومی هیچ ناوەندێکی زانکۆیی هیچ ناوەندێکی دادگایی هیچ سنتەر و ڕێکخراوێکی داکۆکردن لە مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان نایە لێکۆڵینەوە و توێژینەوەی بکە هۆکارەکانی پەنابردبنی بەر خۆکوشتن لە ڕێگەز نێردنەی کوردیا بۆچی زیایی کردووە ئێمە لە خۆکوشتن دیاردەیەکی عالەمیە ساڵانە لە عالەمە 800,000 کەس خۆی ئەکوژێت هەموو ڕۆژێ 80 ئەوەندە کەسە خۆی ئەکوژێت بەڵام لە ڕابردووە ڕێگەزی نێرینەی کورد تەنها لەو کاتانە پەنایە بەردە بەر خۆکوشتن کە لە سەنگەرا بوو لە بەرامبەر دوژمنەکەی کاتێک ئەیزانی دوژمنەکەی دەستگیری ئەکا بۆ ئەوەی نەبێتە خەتەر بۆ سەر خێزانەکەی سەرەتا دوای بۆ سەر هاوڕەکانی پەنایە بەردە بەر خۆکوشتن یاخود ئەو کاتانی کە زیندانی بوو لە زیندانیە کە ئەیزانی لە ئەنجامی تەعەزیبدان و ئەزەددانەوە ئاعترافی پێەکەن ئەبێتە خەتەر بۆ سەر کەسوکاری بۆیە پەنایە بەردە بەر خۆکوشتن بەڵام بەداخەوە لە ساڵی 2012 بەدواوە ئاماری خۆکوشتنی پیاوان زیایی کردووە یەکێک لە هۆکارەکان فشارە دەرونیەکانە کە خێزان خسووتە سەر پیاو ئەمە یەکێکە لەو هۆکارانێک ئێمە داداچوونمان کردووە ساڵانە ئەم ئامارە لە نیوە یا لە نیوە شتێک کەمتر فشارە دەرونیەکان وای کردو پیاو پەنا بێتە بەر خۆکوشتن زۆر باشە مامۆستا بورهان جنابت لە وەڵامی پێشوودا ئاماژەت بەوە کرد کە دابینکردنی پێداویستیەکانی ژیان یان بۆ منە پێکەوەنانی خێزان هەڵگرتنی نەفەقە و بەخێوکردنی خێزان وا تێگەشتم کە ئەمە جۆرێکە لە توندوتیژی کاتێک پیاو بەویستی خۆی بە ڕەزامەندی خۆی بە ئارەزوی خۆی خێزان پێکەوە دەنێ ئامادەی هەموو بەرپرسیارەتەکان هەموو قورسی و نەهامەتیەکانی ژیان هەڵگرێ بۆچی ئەمە ناو بنین توندوتیژی ئەزانی بۆچی ئەمەی ناو بنێن ئێمە کاتێک باس یەکسانی لێنەوە ژن و پیاوە بکەین لەوێ ئەوە سەر هەڵدات هەمومان نەزانین کە ژن و پیا هیچ یەکسان نابن لێوە سەر هەڵدات ئێمە ئەگەر بێن کە ئەمە لە شریعەتی ئیسلامە هەیە ئەم پێشەکی و پاشەکی و مارەیە کە دانراوە شریعەتی ئیسلام کە ڕێی داوە بەمە کە ئەم مافانە بدا بەژن لە بەرامبەرە کۆمەڵێ مافیشی داوە بە پیاو بۆی هەیە ژنێک بێنێ بۆی هەیە دوان بێنێ بۆی هێسیان بێنێ بۆی نییە ئەم ژنەکە مادەم بە شریعەتی ئیسلام و بەم داواکارین ڕازی بێ ئەبێت لە بەرامبەرە داوای ئەوە نەکات جیابونەوە تەلاق لە شریعەتی ئیسلامە نازانم ئەبێ زەمەشتی زانایانی ئاینی ئەمە ساخ کاتەوە تا ئایا لە ئاینی ئیسلامە لەسەر چاوە شریعەتەکانی ئیسلامە ڕێی بەژن داوە بێ ڕەزامەندی پیاو جیابێتەوە ئەمە یەکێکە ئەم پرسیارانە کە ئێمە بێ لەگەڵ شتی زانایانی ئاینیە دابنیشین بەهۆی پەککەوتنی پەرلەمانی کوردستان دەستمان بە کۆمەڵی فەقەرە ئەبرد ئێمە هەوڵمانەدا کۆمەڵی گۆڕانکاری لە یاساکانی ئەحوالی شەخسی بکەین بە تایبەتی لەسەر پێشەکی و پاشەکی مارەیی ئەنجا کە بین لەسەر ئەوش یەکێتی زانایانی ئاینی مامۆستایانی شارەزا لە بواری دینە ڕێی داوە ژن بە پێ ڕەزامەندی پیاو لە پیاو جیا بێتەوە تۆ کە داوای ئەم مافانە ئاکەی ئەبێت تەنەزولیشکێ لە کۆمەڵێشت ئەبێ لەوە واز لە کڕین و فرۆشتن بێنی لەم بوارەیە کە پێشەکەی پاشەکەی دانراوە پیاو ئەبێ بە کڕیار و ژن ئەبێ بە فرۆشیار لە یاسای بازرگانیە لە کڕین و فرۆشتنە دایم کڕیار خاوەن مڵکە خاوەن دەسەڵاتە خاوەن قەراردانە
بەس لە پرۆسی ئەگەر باز لەسەر ئەوە بکەین بەڵام ئەگەر بێن بڵێن ژیانێکی هاوسەرگیری لەسەر بنەماکانی خۆشەویستی لەسەر گوڵێک لەسەر ئاڵقەیەک لەسەر قەڵەمێک بتوانین هاوسەرگیریەکە پێکەوە بنێن لەوانەیە ژیانی ئەم دوو کەسە بۆ ئایندە بۆ خۆشەویستی بێ بۆ ژیان بێ نەک بۆ کڕین و فرۆشتن بێ کە من تا چەند ئیسفادە لە تۆ ئەەکەم ئایا تۆ تا چەند تەنەزول بە من ئەەکەیت ئەمە بەداخەوە یاسای هاوسەرگیری یا پرۆسەی زەواجی لە کۆمەلگایە سەقەت کردووە بۆ لە ڕابردوو ئەم کێشانە نەبوو لە ڕابردووە مەبدە ژیان بوو مەبدە خێزان بوو مەبدە قسنەوەی وەچە بوو مەبدەی بەردەوامبوونی ژیان بوو بەڵام بەداخەوە سەرێکی ئێستا پرۆسەی هاوسەرگیری خەریک ئەبێتە بازارێکی کڕین و فرۆشتن تێگەی بۆچی دیاردەی تەلاق زیایی کردووە بۆچی ئەوەی کردووە پیاوێک لە فترەیەکی کەما سێ-چوار ژن دێنێ و لێجی ئەبێت و ئەڕوا بۆچی ژنێک سێ-چوار شوێکە و ئەڕوات وای کردووە قیمەت و خۆشەویستی زەواج نەماوە مەبدەئی زەواج نەماوە پێکەوەلانی پرۆسەی هاوسەرگیری نەماوە بۆچی پرۆسەی هاوسەرگیری ئەەکەی تەمەنی زەواجمان نییە دیاریکردنی تەمەنی زەواج نییە بۆ ژنان لە چی مەرحەلەیەکا باشە بۆ پیاوان لە چی مەرحەلەیەکا باشە ئامانجەکانی زەواج چییە ئەمانە وای کردو بەداخەوە کە پرۆسەیەکی هاوسەرگیری لە ڕابردووە زۆر هەبووە پرۆسەیەکی تەلاقدان و جیاببوونەوە زۆر هەیە ئامارێکمان لەبەردەستایە ئێمە لە ساڵی 2012 تاوەکو 2007 نزیکی 55,000 حاڵەتی جیاببوونەوە تەلاق هەیە لە هەرێمی کوردستانە کارەساتە ئەمە هەر ئەوە نییە لە بین ئەم 55,000 نزیکی 73,000 مناڵ هەیە 73,000 مناڵ بێدایک بووە یا بێباوک بووە مناڵێک کە بە ڕووداوێک بە حاڵەتێک باوکی یا دایکی لە دەستدا کۆچی دوایی ئەکات ئەم مناڵە لە ڕووی دەرونیەوە قەنەعەتێکی هەیە لە ڕووی معنەویەوە دان بە خۆداگرتنیەکی هەیە ڕازیە بە قەدەرەکە بەڵام سەرێکی باوکو دایکێک لێ جیاببوونێتەوە مناڵەکە ئەگەر لای باوکەکە بێ بە دایکەکە 3 مانگ جارێ نایبینێ ئەگەر لای دایکەکەش بێ پیاوەکەش دەوانێت بە 2 مانگ جار یا بە مانگی جارێ نەیبینێ یاخود بە جۆرێک پیشانیدا ئەم پیاوە تا ئەم مناڵە مێنتۆ لەژێر فشارێکی دەرونیا بێ ئێمە کارەسەتەکان لێوە سەر هەڵدات زۆر باشە جەنابەت فەرمووت ساڵ بە ساڵ ئامارەکان بەرەو زیادبوون و هەڵکشانە چن ینی ڕێژەی تونند و تیژی و خۆکوشتنی پیاوان بەرەو زیادبوو نەچێ هۆکاری ئەوە ئەپرسم هۆکاری چیە کە ساڵ بە ساڵ لەبەری ئەوەی ئێمە ڕێژەکە کەم بکرێتەوە یان ڕێژەکە کەم بکەینەوە هەوڵی چارەسەرکردنی بدەین بەڵام بە پێچەوانەوە بەرەو هەڵکشان و زیادبوو نەچێ بەداخەوە یەکێک لە هۆکارەکان کە باسم کرد پێکۆنانی پرۆسی هاوسەرگیری ئێستا لەسەر بنەمای کڕین و فرۆشتنە لەسەر بنەمای خۆشەویستی و بەردەوامبوونی ژیان نییە بۆیە کە تۆ کە ئەمە لەسەر ئەو بنەمایە بوو ژن تەماشاکە سەرنجام هەردووکیان هەر ئەبنە قوربانی هەردووکان ئەبنە قوربانی مەخۆشێت ئێمە کاڵن تونند و تیژی زیایی کردو بەرامبەر بە ژنانی زۆر زیایی کردووە اینجا پێم وانە ئەمە چۆن بتوان ئێمە ئەم خێزان ئەم کۆمەڵگایە تاکەکان ئەم خێزانە ژن و پیاوی ئەم خێزانە وشیار بکەینەوە کە واز لە مامەڵەی کردن و فرۆشتن بێن بە خێزانەوە با هەوڵ بدەین خۆشەویستی بخەین و ناویانەوە با هەوڵ بدەین پێکەوەجیان بخەین نێوانیانەوە و با هەوڵ بدەین لێک تێگەشتی بخەین ناویانەوە لەسەر هەڵدانی کێشەکانە تێگەی بەداخەوە ئەگەر تەماشا بکەین ئێمە و کێشانەی کە زیاتر هۆکاری تونند و تیژین لە کۆمەلگای کوردیا زیابوون تونند و تیژین لە کۆمەلگای کوردیا قەیرانی داراییە بەداخەوە قەیرانێکی دارایی لە ساڵی 2014 بەدواوە وردە وەکو تایەکی سارە فش ئەبێتەوە یعنی وای لێ هاتووە خێزانی کوردی ئەو سەرچاوە دارایانە هەیە قەیرانەکە ئەو نەیخاندووە وای لێ هاتووە خەریکە ڕوح و هێز لە بەرامبەر پێداویستی دابینکردنی پێشبژێوەکانی خێزان بەڕاستی کۆتایی هاتووە لێی بڕاوە هەناسەی پێ نەماوە بەڵام وشیاریەک نییە ئەمە تاوانی من نییە ناتوانم پێداویستی خێزانەکەم دابین بکەم ئەمە قدرەت و توانا و هێزی بازووی من نییە لاواز بی و نتوانم سەرچاوی داراییەکانی خێزانم دابین بکەم ئەمە سیاسەتی کۆمەڵی بەرپرسی نابەرپرسا کە ئەم میلەتە و ژیانی ئەم میلەتە و سەرچاوی ژیانی ئەمە تێگەاندوو بەم ڕۆژە کە وای کردووە هێز و بڕسکی لەبەر ژیانی کوردی بڕیوە لەبەر خێزانی کوردی بڕیوە بۆیە لێرە بەهۆی ناهۆشیاری تاکەکانی خێزانەوە کاتێک پیاوێک ئەچێتە بازاڕ و ناتوانێت سەرچاوی داراییەکەی دابین بکات کە ئەگەڕێتەوە وشیاری ژن وشیاری مناڵ وشیاری چواردەورەکەی لەوە نییە ئەمە قودرەت و توانای ئەم پیاوە نییە ناتوانێت سەرچاو داراییەکانی دابین بکات ئەمە دەسەڵاتێک سیستەمێکی گەندەڵی نابەرپرس وای کردۆ دوا ڕۆژ ئەم مرتێ گاندوو بەم ڕۆژە کە ئەمڕۆکە خەڵک تیاژی تەداخڵکردنی کەسوکە لە ژیانی هاوسەریە هەیە جاران ئەو کوڕ و کچە لاوانێک ئەچوونە پرۆسی هاوسەرگیریەوە ئێمە ژیانی هاوسەرگیری فردەوسێک نییە هەموو خۆشەویستی و پێداویستەکانی حیاتی بۆ دابین کرابێ
ئەوەی بەرپرسیاری تیا ئەوەی خۆشییان نییە ئەوەی ئیلتیزامەتی تیا ئەوەی خۆشییان نییە کوڕێک کە ئازادم منێک کە هاوسەرگیریم نییە ئازادم هەر شوی لە شوێنە گەمێنمەوە هەر ڕۆژێگەڵ برادێکم هەر ڕۆژێ بەدەم کەسێکەوە پێکەنم بەڵام کە ئەسمە پرۆسی هاوسەرگیریەوە کۆمەڵی یاسا و دەستور هەبێ پێوەی پابند بم بە هەمان شێوە ئەبێ ژنەکەش بە هەمان شێوە پێوەی پابند بێ ئەمە وای کردووە ئەبێت هۆی سەرهەڵدانی کێشە و بەریەکەوتن لە خێزانە جاران ئەم کوڕ و کچە کە ئەچونە ماڵی هاوسەرەکە باوکی هەردوولان ئەم موبایلە نەبوو لە 15 ڕۆژ لێک دابڕان ئەو خۆشەویستیەیە ئەو کۆمەڵە بەریەکەوتنەی کە شەرعی ئیسلام کە خێزان بەریەکەوتنێک لە ناو ژن و پیاوە لە ناو ڕەگەزی نێرمیا بەریەکەکەوێ کاتێک لی دابڕان پاش 15 ڕۆژ بە حەز و ئارەزووە بوون دوو کەس تەداخل کە لە کێشەکانە و یەکسەر پێک بێنەوە بەڵام لەگەڵ ڕۆشتنی ژنەکە یا پیاوەکە تای موبایلەکەدا نامەیەگە نێرێ هەڕەشەیەکەکە وای لاتۆ ئەم نام و هەڕەشە لەوانەیە زۆر جار لە خۆشەویستیا بێ لە ناچارکردنی بەرامبەرەکە بێ بەڵام سەرەکەی وای لە دەب مەجای تری خەڵکی تری تیا دروست دەبێ و کێشەکەی گەورەتر بێ زۆر بەداخەوە زۆربەی چتە دەگەکان لێک جیابنەوە ئەو کەیسانیەتە لای ئێمە ئەمە هۆکارەکانن لەسەر ئەوە تداخلی کەسوکارمان هەیە قەرانی داراییمان هەیە دوایی جێکێک لەو کەسانی کە زیای کردو بەداخەوە ئەو ژن و پیاوانی کە لێک جیابن و مناڵیان هەیە سەرەکەی ساڵانەم ئامارەش ڕوو لە بەرزبوونەوەیە ئەمە جوای کردووە کە زۆرێک لە توندوتیژەکان کە لای ئێمە زیایی کردووە زۆر باشە مامۆستا بورهان پێم خۆشە جۆری توندوتیژەکان بزانین بە تایبەت لە ساڵی 2017دا جۆری توندوتیژەکان چین با بزانین ئەو جۆرانە کامانن جۆرەکانی توندوتیژی بێگومان هەوو توندوتیژیانە کە ڕۆژانە لە کۆمەلگای تۆمارەکرێ لە خێزانە تۆمارەکرێت چی بەرامبەر بە ژنان بچووکەوە بۆ گەورە بزانین کامە بەرامبەر بە پیاوان بێ ئێمە و کێشانەی کە زیاتر سەری هەڵداوە قەرانی داراییمان هەیە قەرانی دارایی ڕاستەخۆیەکە لە هۆکارەکانی سەڵدانی توندوتیژی جەستەییمان هەیە ئەو بە حاڵەتێکی کەم لە پیاوانە تۆمارەکرێ جەستەی وەکو لێدان بەرکەوتن یا زەبەرگاندن بە بەرامبەرەکەی ئەما زیاتر لەم کۆمەلگانەیە ژنان ڕوبەڕووی توندوتیژی جەستەیی ئەبنەوە بەڵام فشارە دەرونیەکان بەرامبەر بە پیاوان ئێمە ئاڵین 580 سێ جۆری سکاڵە توندوتیژیمان هەیە هەمووی توندوتیژی نییە لەوانەیە 350 حڵتی سکاڵایە پیاوەکە دێشکوە ئەکات لە دەست خێزانەکەی لە دەست ناوشیاری خزانەکەی لە دەست ناوشیاری چواردەورەکە لە دەست ناوشیاری تەداخلکردن لە ژیانی هاوسەرگیریە ئەمە جۆری سکاڵەکانە توندوتیژی تەداخلکردنی کەسوکار لە ژیانی هاوسەریە ئەمە جۆرێکە لە ئامەرەکان کە لای ئێمە بەرز دەبێتەوە بەداخەوە لە ڕابردووە خیانەتی هاوسەری کە تەماشا بکەین تەنها پیاوان پێتۆمەتبار بوون تاکو ئێستاش لەوەچێ لە ناو کۆمەلگای کوردی و لە ناو کۆمەڵەکانی شەرقە هەر ئەو جۆرە توندوتیژیە هەبێت بەڵام ئەگەر تەماشا بکەین ئەو ئەمەرانی کە لای ئێمە تۆمارەکرێت ساڵانە ئاماری خیانەتی ژنانیش لەلایەن بەرامبەر بە پیاوەکانیان ڕوو لە بەرزبوونەوەیە دەرکردنی پیاوی بە تەمەنمان هەیە ئەمەش ساڵانە بەداخەوە دووارە ئەبێتەوە خەڵوەتگەیەکی پیری بچووکمان هەیە لە شارێکە لە شارێکی سلێمانیە لە شارێکی کۆولێرە یا لەگەڵ لە دهۆک نازام هەیە یان نا ئەویش بەڕاستی بە تەکلیفێک و بەهین جێگایەک بکەیتەوە کۆمەڵی پیاوی زۆر لەلایەن خزانەکانیان دەرەکرێن بەداخەوە لە ئوتێلەکانە ئەمێنەوە ئەمە جۆرەکانی توندوتیژی دەست بەساکردنی موچەمان هەیە دەست بەداکردنی مناڵمان هەیە ئەمە جۆرەکانی توندوتیژین کە لای ئێمە ساڵانە تۆمار ئەکرێ و دووبارە ئەبێتەوانێ خۆکوشتنەکان ئەوانەی کە جەنابەت فەرموود لە 2016 حەوت کەس و لە 2017دا 6 کەس خۆیان کوشتووە کوژراون ئەوانە کوژراون لە 2016 لە 2016 هەفتە حاڵەتی خۆکوشتنمان هەبووە لە 2017 تا ئێستا 53 حاڵەتی خۆکوشتن تۆمار کراوە لەگەڵ 6 بەدەستی کەسانی دەوروبەر پێم خۆشە باز لە ژن بە هاوکاری کەسانی تر یعنی ژن ڕاستەخۆ ناتوانێت هۆکاری چییە پاڵنەرچی بۆ بۆی کە ژنێک یان بوونە مێردەکەی خۆی بکوژێ بەداخەوە ماچتە بواری خیانەتی هاوسەریەوە ینی بەداخەوە سەیرەکەی یا کاتێک کە تاوانەکە ئەنجامەدا لێکۆڵینەوە ئەکەین کۆمەڵی سینارۆ دروست دەکات ئەنی کۆمەڵی سینارۆ دروست دەکات کە لەوانە بۆم خراپ بووە دڵپیس بووە یاخود بە زۆر یاویانم بەم پیاوە یا وار ناگەێنە کە ئەمە خۆی خیانەتی هاوسەری لەم کەسە کردووە دەستی تێکەڵ کردووە لەگەڵ کەسێکی ترا کاتێک کە لێی کەس بەبێت بۆ ئەوەی کە لەلایەن بەتابەتی لەلایەن پیاوەکەەوە هەست بە خیانەتەکەکە بەداخەوە ئەو کەسێک کە خیانەتی لەگەڵ دەستی تێکەڵ کردووە هاوکارێتی لە کوشتنی پیاوەکانە ئەمە ساڵانە چەند ئامارێکە نەکرد لە کۆمەلگا کوردی لەسەر دەم کۆمەلگایانی ژیانە دووبارە ئەبێتەوە داتاکانیش لە بەردەستمانە لە ئەمریکا لە سا هەفتەی ئەوانەی کە خیانەتی هاوسەری ئەکەن لەوانیش توندوتیژەکان خیانەتی هاوسەریە ئەمە خۆکوشتنەکانە بەڵام ئیتر زیاتر چتە بواری خیانەتی هاوسەری و دەستێکەڵکردن لەگەڵ کەسی ترە بەڵام کاتێک کە تۆ کەیسەکە بە دۆداچوونەکەی ئەچێتە دادگا ئافرەتەکە دێک کۆمەڵی سینارۆ بۆ خۆی دروستەکە ئەمە بەم سینۆرانە هیچی
لە ڕووی قانونیەوە قەناعەت پێکەر نییە خیانەتێکی هاوسەریە و کردەوەیەکی یاخود کارێکی کوشتنی ئەنجام داوە بەڵام هۆکاری خۆکوشتنەکان بە تایبەتی قەیران داراییەکان لەم کۆمەلگایە کە وەکو باسم کرد پیا و سەرچاوی دابینکردنی بژێوی خێزانە کاتێک سەرمایەدارێک بازرگانێک لە کارێکی بازرگانیە لە کارێکی تیجاریە کار ئەکات ئیفلاس ئەکات سەرەتا لە خێزانەکەی ڕوبەڕووشکاندن ئەبێتەوە لە چوار دەورەکەی ڕوبەڕووشکان ئەبێتەوە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم شکان نەبێتەوە پەنا ئەباتە بەرخۆکوشتن بەداخەوە ئیتر خۆکوشتنێکتریش هەیە بەڕاستی ئالوودەبوونە بە مادە هۆشبەرەکان ئیتر کۆمەڵێ هۆکاری تری خۆکوشتن هەیە خۆکوشتاردەی خۆشتنێکی عالەمیە بەڵام ئەوەی کە بەرچاوە لە لای ئێمە کە جێی قسەکردنە جێی وەستانە جێی ئیشکردنە لەسەری بۆ زیایی کردووە ساڵی 2012 بەدواوە بۆ لێکۆڵینیەک ناکرێت بۆ هەوڵ نادرێت لە ڕووی معنیەویەوە تاکی نێرینەی کورد پەروەردە بکرێت وشار بکرێتەوە لەسەر هەڵدانی کێشەکانە زمانی ڕوبەڕووبوونەوە و زمانێک چارەسەرکردنی کێشەکان هەڵبژێرن نەک ئەوەی کە پەنا بەردەبەر خۆکوشتن و خۆ دزنەوە بێت لە کێشەکان. زۆر باشە مامۆستا بورهان 2015 569 سکاڵا هەبووە یان بۆمە پیاوان هاتوون شکاتیان لە حاڵی خۆیان کردووە باسی ناڕەحەتی خۆیانیان کردووە لە 2016 583 حاڵەت لە 2017 596 پێدوانیە کۆمەڵگەی ئێمە ئەم ڕێژەکەمە لەوە زیاترە چونکە کۆمەڵگەی ئەمە کۆمەڵگەیەکی شەرمنە یان بۆمە کۆمەڵگەی کۆنکرێتیە و پیا و کەم ینی ئەیب و عار و کێشە و نهێنی و نوشتێکانی خۆی بۆ خەڵکی تەنان نزیکی خۆشی بازکات چاوی بچێت لە ڕێکخراوێکە تۆماری بکە پێدوانیە زیاتر لەم ئەمە غەدرێکە هەر لە مناڵی و لە ڕێگەزی نێرینە ئەکرێت ڕێگەزی نێرینە لە خێزانە ئەگەر خێزانێک چەند کوڕ و کچێکیان نەبێ معدەل ئەبێ کوڕەکە زمانی مقاومەت و بەرجەستەیی و بتوانێ هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی بدات تێگەی بەڵام کچەکە وا پەروەردە ناکرێت ئەبێت دایم لەسەر هەڵدانی کێشەکانە پەنا بەردەبەر کەسەکانی تری بۆی ئەمە شتێکی خراپە بۆیە ئەمە کە کاتێک ئەم تاکە گەورە ئەبێت دوایی لە ژیانیان ڕوو ئەداتەوە یعنی ئێمە نمونەیەک بووینەوە لە ڕۆژانە حاڵەتێکی خۆکوشتن هەبوو لە سنوورێکە بەدووادا چونمان کردووە بە یەکسەری حاڵەتی خۆکوشتنەکە بانگراوندێکی خەنەپاڵی بەهۆی کێشەیەکی دەرونیەوە ئاخر کێشە دەرونیەکە چییە؟ کێشە دەرونیەکە خات لاەن هەوسەکەی خانەتی لێکراوە یاخود لە ڕووی داراییەوە پارەی لە باخەڵا نییە و بۆ ئەوەی ڕوبەڕووی لۆمەکردن و شکاندن نەبێت لەلایەن خەزانەکە پەنای بردو خۆکوشتن ئەمە هینەکەی بەڵام بەداخەوە هەموو ئەو حاڵەتانەی یا ئەو توندوتیژیانە یا ئەو حاڵەتی خۆکوشتانەی کە بەراورد پیاوان ئەنجام بدێ دوایی سیناریۆیەکی بۆ دروست دەکرێت ئەمە شتێکی زۆر خراپە کە کراوە ڕێگەزی نێریش هەر لە مناڵی و غەدری لێ ئەکرێ هەر لە مناڵی و ینی بەو جۆرە سەرکۆن ئەکرێ و بەو جۆرە پەروەردە ئەکرێ نابێت بە تایبەتی کێشە خێزانەکانی بەرێتە دەروی خێزانەکە ئەبێ خۆی هەوڵی چارەسەرکردنی بدات بۆیە ئەمە کە کاتێکیش گەورابێ باشێکە لە توندوتیژیەکان چێ هۆکاری ئەمەن سەرەتا دایک چونکە ئێمە هەمومان کە لە خێزانە پەروەردابین کەمترین تۆ تاوەکو حاڵەتی بلۆغ بوون کەمترین کات لەگەڵ باوکتا دائنیشی کەمترین کات بەداخەوە دابوونەریتەکە کللتوری کۆمەلگاکە وایە ئاستی وشیاریەکەی خێزان لەوایەکە کەمترین کات باوک مەجای هەیە بتوانێت لەگەڵ مناڵەکانی دابنیشێ گویان لێ بکرێ و بتوانێت وشیارم کاتەوە کە چۆن هەوڵی چارەسەرکردنی کێشەکانیان بدەن چۆن ڕوبەڕووی کێشەکانیان بنەوە زیاتر دایک لەگەڵ مناڵایە پەروەردەیەکە پێگەێنێ لەسەر ئەم کللتورە خراپەش پێگەێنێ کە سبێنێ گەورە بوو تاکێکی توندوتیژکەری لێ دەرچوو سەرەکەی بەداخەوە ڕێگەزی نێر یا کۆمەلگا یا کۆمەلگاکی پیاسەڵی دەشوێنن کە ئەسڵی مەسەلەکە لە پەروەردەی خێزانەوە لە لای دایک و سەرچاوەگرێت ئەگەر ڕێکخراوەکانی ژنان لە ماوەی 26 ساڵی ڕابردووە بەهاتنایە دایکێکی وشیاریان پێشکەش بە کۆمەلگا بکردایە ئەو ژن و پیاوانەی کە ئەمڕۆ لە چنە پرۆسی هاوسەرگیریەوە مناڵانی دوێنن ئەگەر بەیان توانایە کوڕ و کچێکی یەکسانی خواست کوڕ و کچێک لەسەر بنەمای ڕێزگرتن لە ژیانی هاوسەرگیریە لەسەر بنەمای ڕێزگرتن لە بەرامبەر ڕێگەزی بەرامبەریە پەروەردە بکرایە بێگومان ئەمڕۆکە توندوتیژەکانی خێزان کەمتر بوو بەدێکەوتنەکان خێزان کەمتر بوو بەڵام تەنها هاتوون ئیش کراوە کۆمەلگایەکی پیاو سالارە کۆمەلگایەکی پیاو کوژە گوێ لە ژن مافی پێچێ دەکرێ ژن مافی نییە قیناکە مافیشی هەیە دایکمانن خوشکمانن هاوسەرمانن ئەو خۆشەویستی و ئەو بەریەکەوتنەی بە تایبەتی پیاو لە شەو تابانی لەگەڵ ژنە ئای خۆشەویستێکە بۆ ژنی هەیە لەوانەیە بۆ ئەو کەسانی کە زۆر لێوە نزیکن نەیبێت تێگەی بەداخەوە بەڵام ناوشیارێکە وای کردو کە
کەمتر ڕگەزینێر باسی کێشەکانی خۆی بکات. زۆر باشە بەردەوامی ئەم ڕەوشە زیادبوونی توندوتیژیەکان بەردەوامبوونی و وەکوڵێ لە 2000 یانی بەردەوام هەموو ساڵێ 16 تا 15 حاڵەت زیاد دەکات. بەردەوامبوونی ئەم ڕەوشە چیمان پێ دەڵێ یان بۆ ڕەوشی خێزان و کۆمەلگە و تاک و خێزان و ژن و منداڵ بەرەوکوێ ئەباوتوە چ مەسیرێک چاوەڕێی کۆمەلگەکە. بەداخەوە سەرەتا ئێمە بەهۆی نەبوونی دەوڵەتەوە یەکەم کە دەوڵەتمان نەبووە دووهەمیش ئەو دەسەڵاتێک کە هەبووە دەسەڵاتێکی پرۆفیشناڵی بنەمای زانستی بە سیستەمبوونی هەڵ نەبژاردووە لەسەر چارەسەرکردنی سەرجەم کێشەکان ئەنجاکە لە کێشە قەیرانداریەکان سیاسیەکان خزمەتگوزاریەکان تایەتە سەر خێزان بە سیستەمبوو نەبووە پرۆفیشناڵ نەبووە وای کردومە ڕەنگی یاوەتەوە بۆ ناو خێزانیش ئێمە لەبەر ئەوەی کۆمەڵگایەکین کە دەوڵەتێکمان نەبووە بەردەوام نەتەوەکەمان بە جەنگە بە شەڕا ڕۆشتووە ئەگەر تەماشا بکەیت لە ساڵی 2007 تا 2013 ئێمە بە هاوکاری بەشێک لە ڕێکخراوەکانی ژنان هەوڵماندا کۆمەلگای کوردی بکەین کۆمەلگایەکی کراوە کۆمەلگایەکی پێشکەوت و خواست کۆمەلگایەکی یەکسانی خواست هەوڵ بدەین کە چەک لە ماڵەکانە بێنە دەرەوە تەنها ئەو پیاوانە چەکیان بەدەستەوە بێ یا ئەو کەس و کارمەندانە چەکیان بەدەستەوە کە واجبیان یاخود وەزیفەکان بە چەکە ئەنجا کارمەندی هاتوچۆیە کارمەندی ئاسایشە کارمەندی وەزارەتی ناوخۆیە کارمەندی پێشمەرگەیە بۆ ئەوەی چەک لە ماڵەکان بەرین دەرەوە چکم حاڵەتی کوشتنەکان یاخۆ کوشتنەکانی سەر بۆچی زیای کردو بەشێکی بەهۆی بوونی بەشێکی زۆر چەک لە ماڵەکانەوە لە دوای شەڕی داعش بەداخەوە ئەم دەسەڵاتە بە جۆرێکی تر هات ئەم پرۆسەیەی بە بەرۆکی کۆمەلگا بڵاو کردەوە چەک بوو بە یەکێک لە هەرە زەروژەکان لە خێزانە مقاومەت و ڕوبەڕبوونەوە بەرامبەر بە داعش بە بێ بەرنامەی وای کرد جارێکتر چەکێکی زۆر چۆ ماڵەکان بەداخەوە حاڵەتی خۆکوشتنەکان زیایی کردووە ئێمە ئەبێ هەوڵ بدەین سەرەتا لە دایکانەوە بتوانین چونکە ئەمەی ئێستا هێتووە تەنها ئەتوانین لە ڕووی قانونیەوە لە ڕووی ناچارکردنەوە توندوتیژیەکانی ڕابگری بەڵام ئەمە حەل نییە چونکە زۆر جار لە بەرامبەر ڕەتفعلی هەیە ئێمە ئەبێ هەوڵ بدەین دایکان وشیار بکەینەوە لە پەروەردەکردنی خێزانە لە پەروەردەکردنی مناڵە تاکێکی وشیار پێشکەش بە کۆمەلگا بکەن بۆی لە ئایندا بتوانین خێزانێکی وشیار دابمەزرێ وەرسەر بنەمای خۆشەویستی ڕێزیەک لێگرتن بێ. مامۆستا بوران حاڵەتی خۆکوشتنەکان بەردەوام ئەویش بەزە الحەمدلا پێم وابێ بەراوردی 2016 2017 کەمی کردووە حاڵەتی خۆکوشتن وانە لە هەفتاوە هاتۆتەوە بۆ 50 ماوە هێشتا کەس ئەمە ئاماری ڕسمی نییە لەمە زیاترە ینی پێ وایە خۆکوشتنی 2017 کردووە زیای کرد بە تایبەتی ئەمە و ئامارانە بەردەستمانە لە مانگی 11 ئاماری خۆکوشتن زۆر زیای کرد بەداخەوە هەر لەم ڕۆژانە دەوری 5 حاڵەتمان تۆمار کردو ئەم خۆکوشتانە پەیوەندی بە چیەوە هەیە هۆکاری بۆچی ئەگەڕێتەوە پیا و بۆچی بەو بەهێزی و متمانە بەخۆبوونەی خۆی کە جیاوازترە لە ژن چونکە زۆرتر بەرگەی ناڕەحەتیەکان ئەگرێ بۆچی ئەگاتە ئەو حاڵەتەیە ئەو بڕیاری کە خۆی بکوژێ ئەو بەرپرسێتیە گەورەی دراوە بە پیا و لە خێزانە وای کردووە لە تێکشکانەکانیە لەسەر نەکەوتنی پرۆژەکانیە لەسەر نەکەوتنی بەرنامەکانیە بۆ ئەوەی ڕوبەڕووی لۆمەی کۆمەلگا ڕوبەڕووی لۆمەی خێزان و تاکانی خزای نەبێتەوە یەکێکە لە زیادبوونی هۆکارەکانی خۆکوشتن ناومێدی بێکاریش یەکێکە لە هۆکارەکانی خۆکوشتن ئەمە هەر ئەوە نییە کە خوێندکارێک قوتابیەک 22 23 24 ساڵ خوێندن تەواو ئەکات مادووبوونێکی زۆر ئەچێشێ شەو ڕۆژ بە دیار کتێبێکەوە ژیان ئەباتە سەر کاتی خوێندن تەواوەکە ئەبێ بچێت لە دەرەوە لەگەڵ کەسێکا کە هیچی نەخوێندووە لەگەڵ ئەوە بە دوای سەرچاوی ژیان و سەرچاوی بژێوی و بەڕاستی بە سەودای سەرچاوی داراییە بگەڕێت بەداخەوە ئەمە هەر هۆکارێک نەبوو خۆکوشتنەکان دوای ئەوەش ئێمە هەوڵمان نەداوە لە ڕووی معنەویەوە تاکێکی هەڵبژێرین کە ئەم تاکە ڕوحی مقاومەت و بەرەنگاری بوونەوەی کێشەکان هەڵ بتوانێت قبول بکە و بتوانین چارەسەر بۆ کێشەکان بدۆزێتەوە سەرەکەی بەداخەوە زۆرجار پاڵنەرە درۆنیەکان وای کردووە کە ئەم بەتایبەتی ئەم چینە تازەیە ناتوانێت ڕوحی مقاومەت و بەرەنگاری بوونی کێشەکان بێتەوە لەسەر هەڵدانی بەسترین کێشەیە سەرەکەی بەداخەوە پەنابەتە بەر خۆکوشتن یا ئەم گەنج کچ و کچە لاوانە کە ئەسنە بەتایبەتی پرۆسی هاوسەرگیریەوە ژیانی خێزان ژیانێکی بەرپرسێتیە ژیانی خێزان ئەو خۆشیەی نییە کە تۆ پێشتر تاکێکی سەربەخۆ ئازاد بووی لە ماڵی باوکت چۆن هاتوویت و چۆن ڕۆژی کەس نەپرسیویتەوە پرۆسی هاوسەرگیری کۆمەڵ ئیلتیزاماتی هەیە ئەم ئیلتیزاماتانە لەبەر ئەوەی ئەمە نەماتوانێەوە کوڕکچەکان وا پەروەردە بکەین پرۆسی هاوسەرگیری ئەوەنەی خۆشیە ئەو نەس بەرپرسێتیە بەڵام کاتێک ئەکەوێتە چوارچێوەی کۆمەڵ ئیلتیزاماتی یاساییەوە کۆمەڵ ئیلتیزامی دابوونەریتی کۆمەلگاوە سەرەکەی بەداخەوە باز لە پرسی هاوسەرگیریەکە دێن و کوشتێکی ئاسایی چۆن ڕۆژانە مۆدلی سارەکەی گۆڕێ مۆدلی خانۆکەی گۆڕێ مۆدلی کراسەکەی گۆڕێ بەلاشەوە ئاساییە
خاوسەرەکەشی بگۆڕێ یاخود پیاوەکەشی بگۆڕێ. زۆر باشە. قەیرانەکان ڕۆڵی چییە لەم توندوتیژیاندا لە 2012 وردە وردە توندوتیژیەکان بەرەو زیادبوون و هەڵکشانەچن لەگەڵ ئەوەشدا بە باڵای ئەمەدا قەیرانەکان نەبوونی موچە کەمبوونەوەی بژێوی خەڵک ئەمیش بەردەوام لە هەڵکشاندایەوە کۆڵێک کەم بۆتەوە لە قەیرانەکان ئەگەر بۆ منە وەزعی خەڵک باش بێ پیاو ببێتەوە بە خاوەنی سەرچاوی داهاتی خۆی گیرفانی پڕ بێ بتوانێت ئاراستە و کۆنتترۆلی خێزانەکەی بکات و بژێوی خێزانەکەی پەیدا بکات پێدوانێت توندوتیژەکان بەرەو کەمتر بوون ئەچن. خۆی ئەمە هەرسر لە سەرتە لە پندێکی پێشینانەوە دەست پێەکە کاڵە کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەگەر وشیاری خێزانەکان نەبێ بێگومان ئەمەیەکی لە بنەماکان بەڵام بەداخەوە قەیرانێکی دارایی زۆری خایان زۆری خایان ئەگەر ئەم بەراوردی ئەم مانگە بکەین بە 50 ڕۆژ موچەیەک درراوە موچەکە ڕوب ئەموچەیەەکە پیاوێک کرێکی بێ بەلانی کەم ئەمڕۆ کەمترین کرەیە 250 تا 300,000 موچەکەی ئەم کەسە 400,000 تێ ناپەڕێ ئەمە هەر ئەمە نییە تو ئەمپێرێکی کارەبا 16,000 بۆ بڕیوەتەوانێ کە لانی کەم ماڵێک لەسی ئەمپێر کەمتری پێنێ کە 50,000 کات ئەمە بابین ئەوە بکەین ئەگەر مناڵێکی خوێندنی هەبێ ئەم مناڵە مانگی ئەمڕۆ 100,000 ئەوێت کارتێکی موبایلی پێ ئەمەش هەکوکە بۆ پێداویستێکی پێیەکێک بۆ لە پێداویستەکانی ڕۆژانە بۆ بەڕێکردنی کارەکانی سیرێکی ئەم موچەی کە وەری ئەگرێ ئەگەر لە 30 ڕۆژە وەری بگرێ دوو ئەو نەزۆر بگرێ بەشی پێداویستێکی ئاسایی ژیانی ناکات بەڵام تۆ دەی بە 50 ڕۆژ موچەیەکی هێتێ لای خەزانەکەی چاوبەرەوژێری کردووە لای خاوەن خانووکەی چاوبەرەوژێری کردووە لای خاوەن مۆلدەکە چاوبەرەوژێری کردووە لای مناڵەکە کە بەداخەوە لای مناڵەکە چاوبەرەوژێری کردووە ئەم فشارە دەرونیانە پاڵنەرێکی ڕئیسین پاڵنەرێکی ڕئیسین بۆ سەرهەڵدانی کێشەکان بۆ سەرهەڵدانی توندوتیژی بۆ سەرهەڵدانی بەریەکەوتن بەنابردن بۆ خۆکوشتن قوربانی یەکەم پیاوە بێگومان خێزان و مناڵ شەر قوربانین چونکە بێگومان کە ژنێکی چێتە جیانی هاوسەرگیریەوە بێگومان حەزەکە لەگەڵ پیاوەکە ژیانێکی خۆشبەختەوەر بژی حەزەکە لە ماڵێکی بێکێشەیە بژی بێگومان بەڵام ئەمە ناهوشیاریە کە تێ ناگەک ئەمە توانە و قودرەت و دەسەڵاتی ئەم پیاوە نییە وای کردو کە نەتوانێت پێداویستی خەزانەکەی دابین بکە بەداخۆ پاشاگەردانیەکیشەیە بێیاساییەکیشەیە گەورەکان لە تۆڕەکان دەرەچن و بچووکان بە تۆڕەوە ئەبن ئەمڕۆکە ئەمە بەڕاستی کارێکی خراپە بوونی چەکێکی زۆر لە ماڵەکان هۆی سەرهەڵدانی توندوتیژی کوشتنەکانە ئەگەر لە هەر شوێنێکەوە دەست ئەبەی بۆ بەڕێوەبردننی حکمی وڵات ئیدارەی وڵات بەداخەوە لە وڵاتێکی بە سیستەم بوو لە وڵاتێکی پرۆفیشنال لە وڵاتێک ناچێت کە خەمی کۆمەلگاکەی بێ خەمی خێزانەکەی بێ خەمی ئەوەی بێ کە لە شوێنێک گومەلەرزەیەک بۆ یەکسەر ڕاستەوخۆ پێداویستەکانی وبەرێ لە شوێنێک کارەبانە و ڕاستخۆ بڕێ کاربای وبەرێ لە شوێنێک بەرەوزستانە ڕۆی نەوتی نەبوو بچێ نەوتی وبەرێ ئەمە بەداخەوە کۆمەڵێک بەرپرس لە وڵاتە خۆیان و مناڵەکانیان تێر بن ئەوی کەیفی خۆی زۆر باشە مامۆستا بوران چارەسەر چییە چۆن کار بکەین بۆ ئەوەی توندوتیژەکان بەرەو کەمبوونەوە نەمان بچن یان هیچ نەبێن بەرەو زیادبوون و هەڵکشان نەچن چارەسەرەکان لە دوو ئامانجەوە یەکەمیان ئەمە بێ فشار بخەین سەر حکومەت سەر دەسەڵات کە بتوانێت ئەم دەسەڵاتە ئەگەر ئەتوانێت ئیدارەی کۆمەلگا باو بیبا بەڕێوە بتوانێت ژیانێکی ئارام بۆ کۆمەلگا دابین بکات ئەمە سەرەتا لایەن حکومەتەوەیە جا ژیانی ئارام لە موچەوەیە لە کارەباوەیە لە ئاوەیە لە نەوتەوەی لە پێداویستەکانی ڕۆژانەی ژیانەوەیە جا ئەوەی تریشیان ئەبێ بتوانن ئێمە و کوڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەوڵ بدەین لێشاوێک یاخود بتوانین کەرنەڤاڵێکی ڕۆشنبیری بڵاوکەنەوە لە کۆمەلگایە هەوڵ بدەین ژن و پیاوی ئەم کۆمەلگایە ڕگەز نێرومێنی ئەم کۆمەلگای تێ وشار بکەنەوە کە پرۆسەی هاوسەرگیری پرۆسەی بەریەککەوتن و خۆفەڕستکردن و پاشخۆڵگرتن نییە لە یەکتر پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی ئامانجداری خۆشەویستی بەردەوامبوونی ژیانە ئەو دوو ڕەگەزە بۆ داهاتوویان بۆ مناڵەکانیان بۆ پاشە ڕۆژی میلەتەکەیان نەوەکو ئەوەی کە لەسەر بڕیاری لەسەر ئامانجی کردن پرۆشن بێ تا چەند تۆ پێدا نەزول بۆم نەکەی منش ئەو نەتەنەزول بە تۆ بکەم تا چەند من سەرکەوتم بەسەر تو خۆم فەرزکەم تۆش تا چەند خۆم سەرکەی بەس خۆ فەرزکە سەر منە ژیانی هاوسەرگیری ئەمە ناڕۆ بەڕێوە لەسەر بنەمای خۆشەویستی ڕێزلێکگرتن قوربانیدان لە ڕابردووە ئێمە تەماشا بکەین قەزیەکی نەتەوایەتیمان هەبوو پیاوێک ئەچووە دەرەوە فیرارێکرا بوو پێشمەرگە ژنێک 5-6 ساڵ لێرەوە ساڵی جارێک پیاوەکەی بینی پیاوێک ئەڕۆی بۆ سەربازی ژنێک 5-6 ساڵ بە دیارە و دانیشت جارێکی بینی پیاوێک ئەگیرا سەر قەزیەکی سیاسی نەتەوایەتی دە 15 ساڵ حکومەدرا ئافرەتێک بە دیارەوە دانیشت بە هەمان شێوە پیاویش
بە هەمان شێوە پیاویش نابێت ئەم پیاژر ئەوە نییە کە بڵێ وەکو کڕیا لەگەڵ بەرامبەرەکە تەعاملکە و چۆنی ویست ئاوا لێ بڕوا لەگەڵیە تێگەی بێگومان ژنیش خاوەنی کەسایەتی خۆیەتی خاوەنی معنەوێتی خۆیەتی خاوەنی ڕێزی خۆیەتی خاوەنی مەکانەتی خۆیەتی ئەمڕۆکە بە تایبەتی ئەو ئافرەتانەی کە خوێنەوارن و خوێندنیان تەواو کردو چونەتە ناوەندەکانی کارکردنەوە چونتە ناوەندەکانی بەڕێوەبردننی ئیدارەیە خاوەنی کۆمەڵە کەسایەتی خۆتی ئەبێ پیاوانیش هەڵ بدەن ڕێز لە کەسایەتی جن بگرن وەکو بنیاتی ئینسان لەسەر بنەماکانی ئینسانیەت ڕێز لە جن بگرن. زۆر باشە مامۆستا بوران کۆتا پرسیارم ئەوروپا کۆچکردنی گەنجان و بەشێ لە خێزانەکان بەرە ئەوروپا تا چەند ئەتوانین بە تونند و تیژیەک بۆ پیاو ناوی بنێن یان تا چەند دەرچوون و ڕزگاربوون لە تونند و تیژیەکان کە بەرامبەر بە پیاوەکرێ و لەوێ تا ڕادەی خۆی دۆزێتەوە لەوێ بێتەوە بە خاوەنی داهاتی خۆی لەوێ لەوە چە ژیانێکی سەربەرزانە بژی بەداخۆ ینی کۆچکردن بۆ وڵاتانی دەرەوە ئەمە تاوانی خێزان نییە تاوانی دەسەڵاتە کە ژیانێک یا ژینگەیەکی بۆم کۆمەڵایە مەژناو بنی بە جۆرێ تونند و تیژی گومان ئەمە بۆ بە فشار بۆ بە فشاری دەرونی کە تۆ هاتووی ژینگەیەکت بۆ کۆمەلگا دروست کردووە لە زیندان ئەچێت لە زۆرە ملێ ئەچێت لە ناچار و ئیجبارکردن ئەچێت بۆیە ئینسان لە ناخۆ دایم هەوڵی ئازادی و سربەخۆی بەدەستێنانی ئامانجەکانی خۆی ئەدات کاتێک کە تۆ ئەم ژینگەیە ناتوانێت ئامانجەکانی بەدابینکە پەنا بێتە بەر شوێنێکی تر کە هەستەکە لە شوێنێکتر ژیانی پارێزراوە کەرامەتی پارێزراوە ژیانی تەئمین کراوە پاشە ڕۆژی ئەمێنێتەوە کە نەخۆشکەوت دەزانین لەکوێ چارەسەریەکەن کە کارەبا لێ نابڕێ ئاوی لێ نابڕێ جادە لێ نابڕێ کە کاری کرد بایی ماندووبوونەکەی خۆی موچی ئەدرێتێ بێگومان ئەم ژینگەی کە ئەم دەسەڵاتە نابەرپرسە بۆم کۆمەلگای ڕخساندووە وای کردووە بەداخەوە جارێکی تر کۆچکردن بەرەو ئەوروپا کۆمەلگا تێگەی لەوەی کە ئەمانە ناتوانن پیاوی دەسەڵات و بەرپرس و ئیدارە نین پیاوی دەوڵەتداری نین بۆیە ناچارە یا ئەبێ مقاومە و کوشتن هەڵبژێرێ کە دەستی تێناچێ چونکە ئەو کارمەندانەی ئاسایشن برای ئێمن ئەو کارمەندانەی پۆلیسن برای ئێمن هەلوە کەمەمان لێک خێزانین ناچار کۆچکردنەکەی خۆی هەڵەبژێرێ بەداخەوە کە زۆرجار لەم کۆچکردانە ئەبنە قوربانی بەداخەوە لە بەحرەکان و لە دەریاکانە ناویش ئەچن ئەمە دەسەڵات بەرپرسیەکەمە لە زیادبوونی کۆچکردن و بێگومان بەیەکێک لە توندوتیژیەکان بەیەکێک لە پێشێلکردنی مافەکانیش ئەشوهێنرێت پێم خۆشە گوێبیستی کۆتا قسەت بم زانم چی دماوە و چ سەرنجێک دەیە لەسەر توندوتیژیەکان کە من باسم نەکردوێ بێگومان ژیان بە خۆسەپاندن و بە توندوتیژی ناچێ بەڕێوە ئەمە شتێکە بۆیە بێ پیا و ژن لەوە تێبگەن لەوەی تر ئەو زروفە گوزەرشت یا ئەو زروفە ڕۆی کە پیا و بتوانێت بە ناچاری بە ئیجباری خێزانەکەی ئیجبار کە لەگەڵ خوا بمێنێتەوە یاخود بە هەمان شێوە ژنیش ئەو ناتوانێت بەو جۆرە فشارێکی دەرونی بخەتە سەر پیاوەکەی کە بتوانێت هەموو داواکاریەکانی پێ جێبەجێ بکات ئەمە یەکە لەوەی بۆیە ئێمە هەوڵ بدەین ئارامترین شوێن خێزانەکانمانە ئەو شوێنێک کە ئینسان تایە ئارام و تایە مرتاح و تایە فۆرماتی مێشکی و فۆرماتی جەنجاڵیەکانی ڕۆژانەی کە ڕوبەڕووی ژیانێ بێتەوە تایە بەتاڵکاتەوە خێزانە چۆن بتوانین ژن و پیا وشار بکەینەوە دەست بە خۆشەویستی خێزانەوە بگرن و بتوانن هاوکار بن لەسەر چارەسەکردنی کێشەکانە هاوکار بن لە تێپەڕاندنی خێرانەکانە نەک خوا نەخواسە بە زمانی لێک تێک نەگەشتن و هەڕەشەکردن و بەریەک کەوتن بڕا بەڕێوە زۆر سپاس هیوادارین ئارامی ماڵەکانمان پارێزین زۆر سپاس بۆ بەڕێز و سپاس بۆ ئامادەبوونیشت سپاس بۆ بەڕێز بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەشدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ